تکا دەکەین ڕێزدار جەنابی مەسرۆر مەسعود مستەفا بارزانی بفەرمووێت تەنها لە جێگای تایبەتی خۆی هەڵسێتەوە بۆ متمانەوەرگرتن. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوەی ڕەزامەندە ڕێزدار جەنابی مەسرۆر مەسعود مستەفا بارزانی ببێت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان تکایە دەست بەرزکاتەوە. زۆر سپاس. 88 پەرلەمانتار متمانەی پێدا ڕێزدار جەنابی مەسرۆر مەسعود مستەفا بارزانی بوو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. پیرۆزبایی لە جەنابیان دەکەین و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین. ئێستا تکا دەکەین لە جەنابیان بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ناوی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانی کابینەی نوێیەمی حکومەتی هەرێمی کوردستان بخوێنێتەوە. بفەرمونون. بەناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەم لیستەی خوارەوە ناوی کاندیدە پێشنیارکراوەکانمان بۆ پێکهاتەی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشتر سیڤیەکانیان ئاراستەی بەڕێستان کراون. بەڕێز قوبات جەلال حسامەددین تاڵەبانی بۆ جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران. ناو و پۆستە وەزاریە پێشنیارکراوەکانەمانن: 1. فەرسەت ئەحمەد عەبدوڵڵا بۆ وەزیری داد. شۆڕش ئیسماعیل عەبدوڵڵا بۆ وەزیری کاروباری پێشمەرگە. ڕێبەر ئەحمەد خالد بۆ وەزیری ناوخۆ. ئاوات جەناب نوری ساڵح بۆ وەزیری دارایی و ئابووری. دکتۆر سامان حوسێن محەممەد بەرزنجی بۆ وەزیری تەندروستی. ئالان حەمە سەعید ساڵح محەممەد بۆ وەزیری پەروەردە. دانا عەبدولکەریم حەمە ساڵح عەبدوڕەحمان بۆ وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن. ساسان عوسمان عەونی حەبیب بۆ وەزیری شارەوانی و گەشت و گوزار. دکتۆر ئارا محەممەد قادر ئەمین بۆ وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. دکتۆر دارا ڕەشید مەحموود بۆ وەزیری پلاندانان. کوێستان محەممەد عەبدوڵڵا مەعروف بۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی. محەممەد سەعید عەلی بۆ وەزیری ڕۆشنبیری و لاوان. عەبدوڵڵا محەممەد سان ئەحمەد بۆ وەزیری شەهیدان و ئەنفالکراوان. بێگەر دڵشاد شوکرۆڵڵا بۆ وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو. کەماڵ مسلم سەعید قەرەنی بۆ وەزیری بازرگانی و پێشەسازی. ئانۆ جەوهەر عەبدولمەسیح عەبدۆکا بۆ وەزیری گواستنەوە و گەیاندن. پشتیوان صادق عەبدوڵڵا بۆ وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی. کەمال محەممەد ساڵح خەلیل بۆ وەزیری کارەبا. خالد سەلام سەعید بۆ وەزیری هەرێم. ئایدەن معروف سەلیم بۆ وەزیری هەرێم. ڤاڵا فەرید ئیبراهیم بۆ وەزیری هەرێم. بەڵێ زۆر سپاس. بفەرمونون. تکایە لە جێگای خۆتاندا بنیشنەوە. زۆر سپاسی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەکەین بۆ خستنە ڕووی ناوی کابینەکەی. تکا دەکەین زۆر بەڕێز جەنابی مەسرۆر مەسعود مستەفا بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی عێراق بفەرموێت بۆ سوێند خواردن. من مەسرۆر مەسعود مستەفا بارزانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. بە ناوی گەلی کوردستان، بە ناوی پەرلەمانی کوردستان پیرۆزبایەکی گەرمتان ئاراستە دەکەین و هیوای سەرکەوتنتان بۆ خوازین. بەڕێزان، ئێستا بەردەوامین لە جێبەجێکردنی بڕگەکانی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان و ئێستاش داوا لە زۆر بەڕێز مەسرور مەسعود مستەفا بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەکەین
بفەرمێت بۆ پێشکەشکردنی هێڵە گشتیەکانی کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بەناوی خوای گەورە و میهرەبان، خوشک و برانی بەڕێز، هیوادارم تۆزێ پشوتان درێژ بێ، لەوانە چەند 20 دقایق نیو ساعتێک بخایەنێ بۆ خوێندنەوەی وتار و بەرنامەی کار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان ئەندەمانی پەرلەمان، خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم لە بەردەم ئەم پەرلەمانە بەڕێزە دەستکەوتی خەبات و قوربانیدانی گەلەکەمانە متمانەمان پێبەخشرا و سوێندی یاساییمان خوارد. ئەمڕۆ لە سای خوێنی شەهیدان و تێکۆشانی پێشمەرگە قارەمانەکان و خۆڕاگری گەلەکەمان کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەدایک بوو کە بەڵگەیەکی دیکەی ئیرادەی سیاسی هێزە کوردستانیەکانمانە کە پابەند بوون بە پرۆسەی دیموکراسی و دەستە و دەستکردنی دەستەڵات. لێرەدا بە پێویستی دەزانم ستایشی هاوڵاتیانی کوردستان کەم کە لە 30 2018 لە پرۆسەیەکی دیموکراسیدا بەشدار بوون و دەنگیاندا و سپاسیان دەکەین کە لە پێنا و پێکێنانی حکوومەتێکی بەهێز و پاراستنی تەبایی و یەکڕێزی هێزە سیاسەکان لەگەڵمان پشوو درێژ بوون. لەم ڕۆژەدا بە پێویستی دەزانم سپاس و پێزانینم ئاراستەی جەنابی سەرۆک بارزانی بکەم کە بەڕابەرەتی جەنابیان گیانی بەرگری و خۆڕاگری لە هەرێمدا بەرز و بەهێز ماوەتەوە و بەو هۆیەشەوە توانیومانە لە هەموو ئاستەکاندا بەرگەی سەختیەکان بگرین و ئیرادەی گەلەکەمان بەسەرخواستی ناحەزان سەرخەین. هەر لێرەدا سپاس و ڕێزم ئاراستەی کابینەی هەشتەم بەتایبەت برای بەڕێزم کاک نێچیروان بارزانی دەکەم کە لە ڕۆژە سەختەکانی ڕابردوودا لە خزمەتی هاوڵاتیان و نیشتیمان بەردەوام بوون و دەستکەوتی بەرچاویان بۆ خزمەت و گوزەرانی هاوڵاتیان هەبووە. بەڕێزان، سەرۆکایەتی پەرلەمان و سەرجەم پەرلەمانتارانی کوردستان، سپاسی ئێوەی نوێنەرانی گەل دەکەم کە متمانەتان بە خۆم و جێگیری سەرۆکوەزیران و وەزیرە بەڕێزەکانی هاوکارم بەخشی، بێگومان بە هەموو توانایەکمان هەوڵ دەدەین لە ئاست ئەم متمانەیە بین. پلان و ئامانجەکانمان بۆ خزمەتی هاوڵاتیان لە چوارچێوەی بەرنامەیەکی کار ڕێکخستووە کە نەخشە ڕێگای سەرەکی و گشتیمان دەبێت لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و وەک برگەی دوایمی وتارەکەم دەیخەمە ڕوو. بەڕێزان، زۆربەی حزب و لایەنەکانی بەشداربووی ئەم کابینەیە لە ماوەکانی ڕابردوو بە دروشم و وتاری جۆرە و جۆر باسییان لە پێویستی خزمەتێکی باشتری هاوڵاتیان کردووە. هیوادارین ئەم بەڵێن و دروشمانە لەم کابینەیەدا بکرێنە کردار و جێبەجێ بکرێن، چونکە ئەم کابینەیە ئەرکی خزمەتی هاوڵاتیان لە پێش هەموو کاروەرکەکانی دیکەدا دەنێت و خۆی بە خزمەتکاری هاونیشتیمانیان دەزانێت. بۆیە لای ئێمە هاوڵاتی محوەری سەرەکی دەبێت و ئامانجی گەورەمان خزمەتکردنیانە بە بێجیاوازی. چاوەڕوانی زۆر لەم کابینە دەکرێت. هەوڵ دەدەین لە ئاستەم چاوەڕوانیە بین. لە هەمان کادا هیوادارم جەماوەری خۆشەویستمان واقعبین بن و کۆسپ و کێشە و گرفتەکە لە کەبووەکان بەرچاو بگرن، چونکە تێپەڕاندنی ئەم کۆسپ و تەگەرانە بە شەو و ڕۆژێک ناکرێت و دەبێت هەمومان پشتیوان و هاوکاری یەکتر بین. دەمانەوێت لە سەرەتاوە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان ڕازگۆ و شەفاف بین و واقعی دۆخەکە لە بەرچاو بگرین، بەڵام لە هەمان کاتدا بەڵێنی ئەوە دەدەین کە ئەوەی لە تواناماندا بێت درێغی نەکەین و لە پێنا و چارەسەری بنەڕەتی گرفتەکان و خزمەتی گەل و وڵات هەموو هەوڵ و توانایەکمان دەخەینە کار. زۆر زۆر سپاس بۆ کاتتان و گوێگرتنتان. زۆر سپاس بۆ بەڕێز مەسرور مەسعود مستەفا بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ خستنەڕووی هێڵە گشتیەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان.